وەختتان و خێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەڵامەت ون. ئەڵبەت من بابەت و گفتوگۆیەکم هەست لەگەڵ ئاخێزیان و لەگەڵ بەرهەڵسیانە سەرزەمین و کوردەوار بە بیانووی مانگرتنە لە خواردنە مامۆستایان لە سلێمانی. پێشوەختە من خەریکم ئێژم کە مامۆستایان لە ئەرکی مرۆڤانە و کوردانەی خۆیان و لە ئامانجیان سەرکەوتوو بوون. مەبەستم چییە لەم ڕەستە؟ دیارە مانگرتنە مەدەنی، خەباتە مەدەنی، سیڤیل دیسئۆبیدیەنس، نافەرمانیە مەدەنی بووگە بە شێوەیەک ڕەهەندێک لە خەباتکردن لە دنیای ئەمڕۆژیە لە ژێرە سوڵتەیە جیهانێکە کە بە دروشمە لیبرالیزم و دموکراسی و پڕاڵبوونە دیعایی بۆکرێ. دیارە مێژووی مانگرتن و مێژووی بایکوتکردن سەرچاوەکەی ئوروپاس، سەرچاوەکەی خەباتێکی درێژ خاوێنی چینی جۆرا و جۆری کۆمەڵگان کە ئامانجەکانیان لە ڕوانگەی مادیەوە گوشار هێنانەوە بۆ دەسەڵات، حاکمیەت، بۆ پاشەکشە پێکردنەوە بۆ مەبەستێکە کەمانی بۆگرن. مەسەڵەن ئەگەر ئەمڕۆ ترانسپۆرتیشن و حەمل و نەقلە بریتانیامان ئەگرێ بۆ خاتری ئەوەسە کە مەعاشەکەیان بووەنە سەرەوە. دیارە بریتانیاش ئەدعاکا کە وڵاتێکی دموکراتیکە و ئەوانەی کە ڕۆنە سەرە دەسەڵات بە دەنگە خەڵکیە ڕۆنە سەرە دەسەڵات و بۆیان مهمە ئاوەڕێک بدەنەوە ئەکەونە معاملەکردن و تا بتوانن بە مەبەستەکەیان بگەن. ئەم جۆرە ڕوانینە تێتە وڵاتی ئێمەش و ئێمە تایبەتمەندی وڵاتە خۆمان لە بەرچاو ناگرین. پێمان وایە کە ئێرە کۆمەڵێ شانۆگەری کە لە دنیاوی غەربا ئەکرێ لە لای ئێمەیش وەدی تێت، بۆیە ئیمکانی هەست یەئس و نائومێدی و سەرخواردن و ئەمانی تیاوێ. مەسەڵەن هەر لە ئیستەوە فرە کەسێ بێژن مامۆستایان ئەسپە دۆڕاون، مامۆستایان بە مەبەستە خۆیان ناگەن، مامۆستایان کە ئیهانەیان پێکریاگە، چ لە لایەنە حکوومەتە هەرێم و ئەحزابە حکوومەتی و حاکمیەتە حیزبی، چ لە لایەنە حکوومەتە فەشەلەکەی بەغاوە کە بڕیار وابوو بە بڕیارە دادگای فدراڵی موچەیە هیچ موچەخۆرێکی هەرێمی کوردستان نەکرێتە بارمتەیە کێشەیە نێوانە هەرێمە کوردستان و بەغداد. لەگرا جیلە پێکاتەیە تازەیە مامۆستایان لە ناوە کۆمەلگای ئێمە بووگنۆ قافڵەدارە شتێک بەناوە خەباتە مەدەنی بایکۆتکردن و ئێستەیش وانە نەهایەتە لووتکەی خەباتە مەدەنیە بەناوە مانگرتنە لە خواردن. گشت کەسێکیش پێشوەختە ئەزانێت کە حکوومەتە هەرێم پاس ئەدا بە بەغا پاس ئەدا بە حکوومەتی هەرێم، لەبەرەوەی کۆمەڵێ مامۆستا هەستە بە نائومیدی و شکەست و داتەپیان و داڕۆخان بکەن. ئەمما ئەگرا سەرزەمینە کوردەوارە بە پێچەوانەی ئەوەی کە چ پارتی، چ یەکێتی، چ نەوەی نوێ، چ ئەوانەی کە خۆیان بە دەموچاوە سیاسی لە هەرێمە کوردستانە ئەزانن بێن ئیستە مزایدەی پێوە بکەن و خۆی پێ دەرخەن و وەکو چۆن سەردانە پرسەیەکیان کردوێ یا خۆشیەکیان کردوێ بڕۆن چایە بخۆنە و سەلام و عەلەیکێ بکەن و دەموچاوێ دەربخەن و لە ئاخرەوە بێژن ئێمە لە پشتانین.
لە ڕاستیە لە سۆنگە کوردانە و مرۆڤانەکەیە مامۆستایان پێویستیان نییە کەسێ لە پشتیان بن دەبەرەوەی کاری خەریک نەکەن کە ئەگەر وەکو ڕۆڵە مامۆستا سەیری بکەین ئەتوانن مامۆستای ئێمە بن لەم کارا کە خەریکن ئەیکەن. ئەم ڕوانینە پشتگرتن و پشتم ئەگرم و پشتم بەستیاگە و پشتم بەستەگەسۆ دیارە ئێمە حوزەی جۆرا و جۆرە ژیانە کۆمەڵایەتیمان هەست. ئەرکە کۆمەڵایەتی لە چەشنە کردەست لە چەشنە کار نییە، لە چەشنە سوود و زیان نییە، لە چەشنە ئەرکگرتنە کردەکردنە. ئەمەی کە ئێمە میکانیزمێکمان هەست لە دەروونە خۆمانەوە، ئەم میکانیزمە سزادان و پاداش وەرگرتنە، خڵاتکردنە و ئەمە لەگەڵمانەوە دێت بە درێژایی یەک مێژوویە کە نازانین کێوە ڕۆژانە ئەمە بەرهەم ئەهێنینەوە. ئێمە ئەکات بەوەی کە وابیر بکەینەوە کە ئێشێ دائیمەن کەسێ بوێ پشتمان بگرێ، دایکێ بوێت، داییە بوێت، قدرەتە ئیلاهیە بوێت، قدرەتە حاکمیەتی و دەسەڵاتی بوێت. بۆیە مەسەڵەن کابرا هەڵەسێت ئەڕواتە لای مامۆستایانێژێ ئێمە لە پشتانین پشتان نەگرین. مامۆستایان مەبەستیانەوە نیە تۆ پشتیان بگریوە، تۆش پشت ناگریوە، تۆ نازانی پشتگرتن چییە. ئێمە گشتمانەم کایە سەرۆتای داستانەکەی ئەزانین. ئەمە بۆ ئاخێزیان بۆ ئەوانەی مەبەستیان هەست کە کردە بکەن، بە شوێنە پشتگرتنە کەسێکان نیەن. ئێمە ئەزانین کەس پشتە کەس ناگرێت. ئەمەی کە بووگە بە باو لە ناوە ئێمە، مەسەڵەن تۆ کێ لە پشتە؟ ئەمریکا لە پشتە، بریتانیا لە پشتە، زلهێز لە پشتە، ئیسرائیل لە پشتە، ئێران لە پشتە. ئەمە بەعس بووگە ئێمە لەم میکانیزمە وا تووشە وەهم بکرین کە ئێمە کارە خاص بکەین پاداشمان بێدەن، کارە خاص بکەین. بۆ یە کارە خاسەکانمان ئەوەی نەبەر دووربین نانەدەین و خەڵکی ئەڕۆین سڵاوە کاوراکەین عەکسی لە خۆمانەگرین، چون ئێمە وا فێر بووگین کە کارە خاص بکەین پاداشە خاسمانەدەنەوە. ئەگەر دەسە کەسێ بگرین دەسە ئێمەش ئەگرن، وا فێر بووگین. بۆیە ئێمە بێجگە لە زوانە سوود منفعەت وە زەرەر زوانێکی ترمان نییە. ڕەفتار ئینسانەکان ناتوانین بخوێنینەوە ئەگەر لە پشتە سوود و منفعەتانەوێ. بۆیە تەمامە دەرکە ئێمە لە مامۆستایە کە لەوێ دانیشتگە ئەمە سەد ببڕۆین بە درۆ پێی بێژین پشتە دەگرین، لە عەسڵا خۆمان دەرەخەین، لە عەسڵا کریدیتی بۆ خۆمان هەست، لە عەسڵا پێگەی خۆمان ئەپارێزین، لە عەسڵا پێگەی خۆمان قۆناغێکی تر ئەوەی نەسەرترۆ. وەگەرنە ئێمە نازانین ئەو ئینسانە کە ئیستە ئەڕوات بەم شێوە ڕەنجێک بە خۆی ئەدات بەبەر سەرما و سۆڵە دانیشێت، بێقەرارە بێت، لەشی ئەتەزێت، لەشی بێهێز ئەبێت، لەبەر نەخۆشی قەرارەگرێت، برسی ئەوێت، تونی ئەوێت. ئێمە هیچ کام لەمانە تێناگەین. کەم ئینسانە ئیهانەتی پێکریاگە. ئەم ئیهانەتە بەس بە ئەو نەکریاگە، بە تەکتەکە ئێمە، بە شعور ئینسانیە تەکتەکە ئێمە کریاگە، بە کەرامەتمان کریاگە. کەسانێک کردگیانە پێ ئەکەنن پێت، لەگەڵە قسە ئەکەن، بەڵام مەسئولیەت هەڵناگرن. ئەگرا کۆمەلگای کوردیە، کۆمەلگای بریتانیا نیە، فەڕەنسە نییە، ئێمە ئەتا ئەگەر گەرەکمان بێ وەکو داڕشتنەوەی تازە بەجێەوەی دانیشین لافت لیبرالیزم لێبین، بەجێەوەی دانیشین
لافە دموکراسی لێبین لە کۆنگرەکان و لە میتینگەکان و لە قسەکردنەکانە ئێمە دیسانەوە لە پشت مکانیزمە چێژبردن و ئازار نەدین پێمان وایە دموکراسی لە خۆیەوە چێژمان پێدا چێژی باشمان پێدا بەڕووبووم فراکە لە خۆیەوە کە ئێژی دموکراسی ئیتر حەدچی خۆشی دنیاستێت لە کاتێکە کە تۆ ئەم چەمکتە گرت بەدەم و ئەم چەمکە قوڵاییەکی واتیا بە قوڵاییە داڕشتنەوەیە هەڵسوکەوتە ئینسانیە کۆمەڵی ئینسانی زۆر کە پێیان ئێژن کۆمەلگا ئەمانەی کە بەناوە مانگرتنە مامۆستایان لەوێ کۆبوونەوە ئەگەر پلەکانیان زیاد نەکەن ئەگەر موچەکانیان نەدەن کە موچەکە نادەن تۆ دەسوودەمە ئەلەرزێ قسەت پێ ناکرێ دڵە خۆرپەتە تاقەتە مەرحەباییە کەسێکت نییە لەخواتە دۆسێ ئاشناوی قەومە خێشە لە خیابان نەبینی خۆت ئەدزیتەوە لە قەومایەتی کردن لە پیاوەتی کردن نەوادا کەسێک لە قاوەخانەیە بدبینێ مەجبور بی هەستی دەستکەیتە گیرفانت بۆ چایەکەی بەی چون پوڵە نییە تۆ دائیمەن وایتە وادیە سترێسە لەبەر خۆتەوە شەرمەزاری تۆ وەختی ئەمە تێنەگەی وەختی لەگەڵ ئەمە نەژیت بە ئاسانی لە دوورەوە دانیشی حکم ئەدەی بە شوێنە فرشتە ئەگەڕی بە شوێنە کەسێکە ئەگەڕی کە ئێستا لەبەر بەرژەوەندی خۆی هاتکۆ من کارم نییە بە بەرژەوەندیەکەی ئەوە بەڵام لەبەر هەڵگرتنە پرستیژ و تایتڵە جدید ئیشی بڕۆین بێژین ئێمە کۆمەڵگاین و لەگەڵ خەباتە مەدەنی شەین و لەگەڵ سنف معلمینی شاین بەڵام ئەوەی کە مامۆستایان خەریکنەیکەن کەسگەلی وەکو من یارگەلێ من ئڤنت و بۆنەیەکمان بۆ دروسەکات وەختێ قار دنیا هات کەسە یەک وەختێ دەرەتان لە هیچ کوێیان نییە تازە هەلەکان دەست پێەکە شەکسپێر ێژێت جەهەنەمە کراسە تەمامە شەیتانەکان وان هەگرا ئێمە نە بە شوێنە کوڕخوا گەڕین نە بە شوێنە کوڕ پێغەمبەر گەڕین نە بە شوێنە ڕەبەنێکی سگوشا ئەگەڕین نە بە شوێنە مەوجودێک ئەگەڕین کە ئینسان نییە کە دوور بێ لە ترس و دوور بێ لە دڕەڕاو کە مەولەوێژێ ڕەمیاوی بووی باوڕوت هەردەوە هەردە کەسێک لە داوە ترس مەرگ و دەرچووی بۆی باروت بێ کە مەرگی لێتێت کێو بە کێو هەڵدێت دەسەڵات وا فکرەکات کە مانگرتنە مامۆسایان ڕووکەشێکە لەوەی کە ئەو پێ ئێژێت دموکراسی هەمانی شەگرن کارمان پێیانۆ نییە ئاها خۆمانە ڕووی قسە ئەەکەین ئاها تەسویرەکەشیان نەخەینە تەلەڤیزیۆن بەڵام دەسەڵات نازانێت ئەم کۆمەلگای ئێمە کۆمەلگای بریتانیانێ کۆمەلگای ئێمە وا لە سەرەتاکەیە ئێمە نەزمە کۆنمان شێویاگە گەرەکمانە نەزمە تازەدا بنین هەنگاو بە هەنگاو فێرەوین هەنگاو بە هەنگاو فێرەوین ئێستا ئێمە لەگەڵ مامۆستایانە هاوڕەنجەوین
ئەو بەبەر سەرما و سۆڵە دانیشی ئێمەش بەبەر سەرما و سۆڵە دانیشین ئەو ڕەنجە کێشی ئێمەش ڕەنجە کێشین یەک ئەبێ بە دوو دوو ئەبێ بە سێ ئەوەی تۆ لێی ئەترسی دروست ئەوێ ئەوش چییە پەیمانێکی نەنووسراوە لە نێوانە ئینسانەکان کە گەرەکیانە بیڕۆخێنن چی بڕۆخێنن بێمیتمانەیی وەهمە پشت بەستن شکاندن بازنەیە سزا و پاداش ئەگەر لەمە تێبپەڕن ئەزانن کە ئەمانە مەجبور یەکترین چون لە تەنیشتی یەکتریا خەریک نەژین ئەوە ئەو شتەسە وا تۆ نەتگەرەکە ئەوە ئەو شتەسە وا تۆ فکرەکەی ڕوونادا بۆیە تۆ فکرەکەی بایکۆتە مامۆستایان مانگرتنە مامۆستایان کە بریتی ئەوێت تۆ لە موچەوە تویش موچە نییە چون بەغا ناوداتێ شکست ئەخوا کۆی ئەکەنەوە و ئەڕوا چوار ڕیش چەرمەگە هەنێرن ئێژن کۆی بکەنەوە بڕۆ شکستیان خوارد شکستیان نەخوارد ئەوان هەر ئێستا سەرکەوتن ئەوان سرنج ئێمەیان ڕاکێشا لە جێگەیەکە کۆبووینەوە لەگەڵیان بڕۆین لەگەڵیان دانیشین دروشم نەدەین تەمرین بکەین بزانین کەسمان نییە خۆمان نەوێ بزانین وەختی دنیا ئەوێتۆ قارە غەزە و تازە ئەو وەختە ئەتوانین تازە ئەو وەختە کۆمەڵێ هەل دروست ئەوێت کە تێ بپەڕین لە ژیانە ڕوتینە تەقلیدی ڕۆژانەی کە بە ئیمڕۆی گەیاندگین کە حاڵمان خاز نییە وەنەوشە ئەسێنی حاڵە خاز نییە ڕوویتە مەجیدی مۆڵ پارە سەرفەکەی حاڵە خاز نییە کە با بە زۆر ئەخۆی حاڵە خاز نییە ئەڕۆیتە ئێران ئەڕۆیتە شمال تێیت و حاڵە خاز نییە سەفەرە ئەوروپاکەی تێیت و حاڵە خاز نییە مەشروب بخۆی حاڵە خاز نییە ئەڕۆیتە مزگەوت نوێژەکەی حاڵە خاز نییە ئەبی بە سەلەفی حاڵە خاز نییە ئەبی بە یەکگرتوو حاڵە خاز نییە حاڵە خاز نییە ئیهانەتێکە بە مامۆستایان ئەکرێ بە تەکتەکە ئێوەمانە نەکرێ مەقامە ئینسانی و مرۆڤایەتیە کە بۆ ئەوانە نەماگە و ئیهانەی پێکرێ بە بازیە بوروکراسی بە بازیە دەسەڵات ئێمەی لە خۆمان دوور کردگەسەوە من قەرار نییە هیچ پاداشێ وەربگرم قەراریش نییە کەسێ بێت وە دەممۆ لە هەشتاکانان لە چینە ڕاپەڕینێ بەرامبەر بە حکوومەت کردیا کابرایەک بەناوە کابرا بە ناوبانگەکەی مەیدان تیانمین کە نە تەزاهورات کنەندە بوو نە ناڕازی بوو عەلاگەیەکی بەدەستەوە بوو وەختێ تانکەکان ئەرتەشی چینی لە ناو خیابانادی بە عەلاگەکەی دەسیەوە کە میوەی تیا بوو خەریدی کردبوو چووە بەردەمە تانکەکە وێسیە ئەمە مهم نییە کە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەم تەسویرەوە و تەسویرە ئەسڵەن مهم نییە کە ئیاڵەتە متحدەی ئەمریکای گێڕێت چون ڕقێ لە چین ئەوە مهمە ڕانندەی تانکەکە نەیتوانی پێبنێ بەسەر پدا لە گازە تانکەکەوە بڕوا بەم لە کابرا لەوە نەترسا کە ئەو ڕانندەی تانکە پێبنێ بەسەر پدا لە ئەو گازە و ئەو کابرا لە ژێرە زنجیرەکان تانک بەهاڕێت چون ئەگەر کۆمەلگا کاری کێشا بەوەی کە ڕانندەی تانکێک کە بڕیاریان پێدا بوو بڕواتە ناو خیابان بەرامبەر بە هەمزادە خۆی ئینسانێکی تری وەکو خۆی لە ناوە کۆمەلگاکە پێ بنێ بە پدا لە گازەکە و بڕوا بە ملیا و کۆمەلگا جێگەی ژیانکردن نییە با بینیت با بێت ئەو کۆمەلگا جێگەی ژیانکردن نییە
کۆمەڵگایە کە تیا من نەزانم تەزینێ لەش لەبەر سەرما یانێ چی، تەحملکردنە ڕەنج و سەختی و بێقەراری بۆ مەبەستێک پیشاندانە تەسویرێک یعنی چی. حتمما ئەوانەی مانیان گرکە ئەزانن حکوومەتە هەرێم پوڵیان پێ نادات، بەڵام لەم ساتە وەختانە لەم جۆرە ئێڤنتانە وردە ئەوەی پێژن چەکوش خواردنە کۆمەلگا چەکوش ئەخوات. ئێمەمانان چەکوش ئەخۆین، ئێمەمانان لە پشتە تێئۆریەکانمانەوە تێنە دەرەوە، تەمامە تێئۆریەکان کە خوێندو بوومان دامان ڕێشت بوو، تەمامە چیرۆکەکان کە خوێندو بوومان هەمێدی درۆزنانەیان پێمانەدا. نیچە ئێژێت ئەگەر حەقیقەتە کۆمەلگا دەرکەوێ، کۆمەلگا لێک ئەترازێ، کۆمەلگا لەسەر درۆ دانریاگە. تۆ لەم دنیا زووخاوە دنیا بکێشە، لەم دنیا بەر بە خۆت بگرە مەشروب مەخۆ، لەو دنیا تێرە خۆی لە مەسی. تۆ لەم دنیا بە قاعدە سکس بکە و لەو دنیا بێ قاعدە سکس بکە. تۆ لەم دنیا کەم بخۆ، لەو دنیا هەر بخۆ قەت تێر ناوی. دیسانەوە بازنەی سزادان و پاداش وەرگرتنە. لە جێگەیەک هەمیشە بفامین ئەو نەمایشەی وا لە غەر بکرێ 200 ساڵ تاریخی بەسەر جوگە، ئەمەی لەگدا ئەکرێ تەمرینێکە بە شێوەی خۆمان ببین بە کۆمەلگا. ئێستا ئاخێزیان مەجالێکیان بۆ دروست بووگە، بەرهەڵستیان مەجالێکیان بۆ دروست بووگە، تاک بە تاکە مرۆڤەکانەوە کۆمەلگا مەجالێکیان بۆ دروست بووگە. بزانن دایکێ مەوجود نییە، تیمارکەرێ مەوجود نییە، دەسەڵاتێ لە دەرەوەی زەمان و مەکان مەوجود نییە، حیزب پشت نییە، حکوومەت پشت نییە. قسەی ئەلەکیکردن و هاتن و دیدارێکردن و بە کوچەواڵەوە لە دوورەوە بە بۆین باخەوە نەتەکێم و پیسنەوەم سەلام و عەلەیکم پشتتان ئەگرین، تۆ لەحزەیەک دەرکە زندگیە من ناکەی پشت کوێ مەگری. تۆ لەحزەیە ناتوانی دانیشی قاچە بتەزێت، کزەی سەرما بە ناوشانتەوە بێت پشتە کوێ مەگری. تۆ چون گەرەکتە لە جەهلە خۆت دەربچیت دائیمە نێژی ئەزانم. چی ئەزانی؟ ئێمە وردە کە ئەڕۆینە حەوزەیە کردە، لە حەوزەیە کردە تازە و لە بازنەیە کردە تازە ئەزانین گەرەکمانە چی بکەین، چی ئێشێ بکەین. واقعیەتەکەی مەسم کۆمەلگایە بەس. هیچ کەسێکی تر لە ئاسمانگەوە دانا بەزێتە خوارەوە بۆمانی حەلکە. شاید ئێمە لە 92 کۆفێر و گین ئەمریکا هات کە نجاتمانیدا بەدەست سەدام حوسێنەوە لەسەر سایەی ئەمریکا بگینەوە ساحێبە پوڵ و حیزب و دەسەڵات، چون ئەو وەختیشە باوەڕمان بە خۆمان نەبوو. ئەوە هەل بوو، بەخت بوو یا شانس بوو یا بەخت بوو. بەڵام ئیمڕۆ کە ژیانمان بێدەرەتانتر لە جارانە، ئیشی ئەمڕۆ بفهمین کە ئێمە کۆمەڵێک کارکەیەکەین لەبەرەوەی ئینسانی زیندوین، لەبەرەوەی ژیانە. مەسە ژیان ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سەختیە، لەگەڵ ئێش و ئازارە، لەگەڵ خۆشیە. ژیان
تێپەڕینە زاڵبوونە بەسەریانە لە ناو دڵ ڕەنجەکانە ژیانکردنە. گەورەترین ئینسانگەلێ مێژوو تأثیر گوزارترین ئینسانەکان معمولەن نەخۆشوگەن. داستایۆفسکی نەخۆش و نیچە نەخۆش و مارسل پرۆست نەخۆش بوو لە پرۆسەیەکە لە پرۆسەی دەرمانە بەری پێگرت و لە ناو دڵە نەخۆشیە ژیا. ئەمە کۆمەڵگایە بەس بە کۆمەڵیە پاکێج و ڕووکەش هاتنە بەرەو پیرمان. ئێمەش کە گەرەکمانە مرۆڤین خلابی بین هەن بە شوێنەوەی کە پشت بدۆزینەوە بەر لەوەی ئێمە هیچ کردەیەکمان کردوێ، بەر لەوەی کە ئێمە هیچ ژیانێکی ناو دڵ ئاشوبمان کردوێ، ئێمە ڕاکەین، دائیمەن ڕاکەین، دائیمەن ڕاکەین. ڕەماوی بۆی باروت هەردەوە هەردەین، چون تەسەورێکمان هەز لە ئێش، تەسەورێکمان هەز لە ئازار، تەسەورێکمان هەز لە مەرگ، لێ ڕاکەین، لە جەهل خۆمان ڕاکەین، لە سەختی ڕاکەین، لە ڕەنج ڕاکەین، لە مەرگ ڕاکەین. ئەڕۆینە پێشوازە خۆشی، ئەڕۆینە مزگەوت نوێژەکەین لەبەرەوەی خۆشیەکەوا لە ئەو دنیا. بۆ چون ناتوانین لەم باس نەبینە دەرەوە، بۆی هەرچی کارمانە ئەبێ بە کارە تەقلیدی، هەرچی کارمانە ئەبێ بە کارە شانۆگەری. مامۆستایان سەرکەوتن، مامۆستایان من وە کەسانی وەکو منیان تێگەیاند کە ئێشە ئیستە بڕۆین و لەگەڵ چرکە ساتەکانە ئەوانە بووین. بۆ لەبەرەوەی بزانین بەدەست هەڵگرتنە لە وەهم ئەتوانین بژین لە ناوە دڵ سەختاییە، لە ناوە دڵ ئەدەمە قەتعیەتە، لە ناوە دڵ خۆشیە. ئمڕۆ ئەوان جێگە و پێگەیەکیان دروست کردە کە هەر کەسێک گەرەکی یەک ڕۆژ تەجروبەی ژیانە ئینسانی بکات، تەجروبەی ژیانە واقعی بکات، لە ونبوونە ناو ژیانە ڕۆژانە و سەرقاڵبوون و خۆ فەرامۆشکردنە بتوانێت 24 ساعت لەوێ دەوام بێرێ، 24 ساعت دوای 40 ساڵ 30 ساڵ 50 ساڵ لە تەمەنی تازە زندگیەکە وەزانێ زندگی یعنی چی، تازە ئەزانەی ژیان یعنی چی. ژیان ئاشۆە، هیچ ئەمنیەتێکی تیا نییە، ساتێکی تر دیار نییە، هیچ کەسێکیش ناتوانێ و گەرانتیە بە تۆ بات. سەمەرەی ئەوەی کە کۆمەڵگایەمە واسە دەلیلی وەسە ئێمە دەرەچین، ئێمە دەرەچین، ئێمە هەڵدەین لە ترس، هەڵدەین لە ئازار، هەڵدەین لە برسێتی. ئێمە مێشکمان پڕە لە دێوەزمە، لەو لایشەوە پڕە لە حامی، لە پشتیوان، بە شوێن پشتیوان ئاگەڕین. بێ پشتیوان هیچ هەنگاوێ ناتوانین بنین. لەبیرتان نەچێ کابرای مەیدانت تیانمین لە ناوە دڵ خۆیان یەک بڕیاریدا بوو، شۆڕش گێڕ نەبوو، بەرامبەر بە دەسەڵاتە حکوومەتە چین نەوەسرا بوو. پێی ناخۆش بوو تەنکەکانی لە ناوە خیابانەکانە شارە خۆیادی. ئینسانێکی عادی بە جلوبەرگ عادی و بە عەلاقەکانە دەسی و چوو لەبەر تانکێ وێسیە. ئەگەر من لە وڵاتێکە ئەژیم سەربازێکەوە لە پشتە ئەو تانکە پێ ئەنێ بەم گازەوە تێ بە ملمە ئەم هاڕێت، مەرگ خۆشترە.
بابی ساند گەورەترین اعتسابە قەزای کرد وەمانی گرت تا مەرگ دنیایان هاوردە تکاکاری کە شیشانە مەسیحیان هاورد وتیان بێ ئیمان ئەمرید مرد تا ئەو شوکە بە جامعەیە ئیرلەند بدات نەمانگەرە کە کەس بمرێ بەڵام ئێمە ئەڕۆین و لە تەمامە تەجروبەکانە ژیانە واقعی ئینسانەکانە جامعەمانە بەشداری وین سەمەرەکەی چییە؟ سەمەرەکەی وەسێمە ژیانە ئینسانیەکەی سەمەرەکەی چییە؟ مەسە کە خۆمانە ناسین سەمەرەکەی چییە؟ ئەزانین چیمان گەرەکەوە چیمان نەگەرەکە ئەزانین بۆ ئەوەی گەرەکمانە چی بکەین ئەزانین بۆ ئەوەی نەمانگەرەکە چی بکەین لە ئەو هامات و پلانە لە پێشدا ڕژیاگە ناوە مێشکێک کە ئەمان خەسێنێ و ئیرادەمان تیا ئاکوژێت ئەو میکانیزمە وا ئەم دەسەڵاتە تێڵێتەوە وا ئەم نظامە سوڵتە تێڵێتەوە ژەڵە ژیاگی و بێ ئیرادەبوونە ئێمەمانان میکانیزمێکی توولانی قەڕنهای هەز بۆ ئەم دنیا دروستەکە ئەوەی کە من باسیەکەم باسە ڕەبەنی نییە باسە کردەکردنە هەر کەس کردش کرد چەنەش نەناڵاشی نەمەراتب مرتەبەی باڵا ئەوان بەم حرەکەتی خۆیانە دەرسێکیان بە ئێمەدا ئەوان بانگیان کردین بۆ سەرخوان و سەفرەی خۆیان لەبەر چی لەبەرەوەی تەجروبەکەین لەبەرەوەی ڕووبەڕوویە ڕووی واقعیە ژیان بووینەوە ڕووبەڕووی بێتەفاوتی ڕووبەڕووی شانۆگەریە درۆزنانە ڕووبەڕووی زەردەخەنە و پێکەنین درۆزنانە تەعاملات و وشەی هیچ و پوچێکە لە دەمان تێتە دەرەوە بە قوربانە بە مەتخەمە سەر چاوم ڕێزت هەیە چیت گەرەکە بۆ جێبەجێەکەم درۆیژەکە کۆمەلگاوی درۆ لەسەر درۆ کۆمەلگایە کە شێوەی کۆنی لە دەستداگە و شێوەی تازەشی پەیدا نەکردگە کۆمەلگایە کە چەمکە دموکراسی گرتکە گشتی چووکە لە ماڵەوە دانیشتگە چەمکە دموکراسی وەسە تۆ پێڵاوەکانە هەڵکێشابێ دائی من بە شوێنە داڕشتنەوەی کۆمەلگایە کابیت کە نەهات ئەنستیتۆ دامەزراوەی خەڵکیە سربەخۆ دروزەکە کۆمەلگایە کە تەسەوری لە کۆمەلگا هەست حتا بەیانی دانیشی سمینار بگێڕی کتێ و بخوێنی تۆ بەمە ناکەی تۆ بە کتێ و نابی بە شۆڕژگێر تۆ ئشت تئۆریەکان بزانی چیرۆکەکان بزانی بەڵام هەنگاوە شۆڕژگێڕانە هەڵگری ژیان ئەمەسە لەناو هەموو چیرۆکێکە لەناو گشت فیلمێکە قارەمان و پاڵەوان نووسگە وەختێ معنەویەت وا لە خەتەرە ئەو نووسگە لە پڕێکا ڕووداوێ ڕووەدا ئەو هەڵەسێ مامۆستایان ئەو ڕووداوە بوون مامۆستایە بۆ هەرچی ڕۆشت بێ بۆ ناوبانگی خۆی ڕۆشت بێ حەقی خۆیەتی بۆ پارە ڕۆشت بێ حەقی خۆیەتی ئەڕوو دەربایسی کەوت بێ ڕۆشت بێتە ئەوێ حەقی خۆیەتی بەڵام ئەو اتفاقێکی دروست کرد ئەو تەکانێکی لە تۆدا هەم خۆی لە پشتی هەرچی ئەو کارەی کردگەم ڕەنجە بە خۆیەدا ئەم ڕەنجە بە خۆیەدا کە ئەم قاڵبە ئەم لەشەی ئەوەی ڕەتی ئەکاتەوە تەحمیلی ئەکا پێی برسێتی سەرما دابەزینی ئاستی ئەمنیەتی لەشی شێوانە شکڵ و دەموچاو ڕەنگی وەختێمانە بە خۆی تەحمیلەکە و خۆی خاتە ناوە ئەمە ئەوی شەڕواتە ناوە قۆناغێکی تر ئەویش تێ ئەگا پشتێک نییە ئەو ئەگەر توانی بێتی کەسی وەکو من و کەسانی وەکو من هەڵسێنێ تەکانمان بە
ببێ بە هەوێنێک پاڵنەرە ئێمە بێت بڕۆین ئێمەش ئەو تەجروبە بکەین، ئەم تەجروبەش بکەین، قۆناغێک ئێمەی گۆڕیکە. ئەم گۆڕانکاریەکی گەورەس کە لە حەوزەی سیاسیە مەشای اتفاق کەوتایە. لە حەوزەی مبارزاتە کۆمەڵایەتی و سیاسیە مەشای اتفاق کەوتایە، مەشای جریانێکی کۆمەڵایەتی و سیاسی بەهاتەیە پشتی بە کەس نەوەستایە ئیلا بە خۆی نەوێ، ئیلا بە کردەی خۆی نەوێ، کردەی ئەو دیگەرانیشی ڕاقب کردایە کە بێن پەیوەست بن و ئەوانیش هەمان تەجروبەکەن. من ئەمڕۆ بە تۆ نایژم بڕۆ خۆشی داد ئەگرێ، بڕۆ تەزوو بە گیان تا بەرچاو ڕوون ئەبێ، ئەمە ئیشراقە، فەلسفەی ئیشراقە، دانیشە نور ببینە، خۆر ببینە، دانیشە هەست بە بێکێشی بکە. من قسەی ناکەم، منێژم هەر کەسێ گەرەکێزی ڕووی واقعیە ژیان بوێنێ و بزانێت بۆچی شەڕەکە، بۆچی بەردەوامە بێشی بڕوادە و شەرایطە بەخۆی تەحمیلکە، تا بزانێ مبارەزەکردن لە ناوە کۆشکە خۆشیە دانیشتن و تەلەفۆنکردن بۆ ئیاڵەتە متحدەیە ئامریکا و داوای لیبراڵی کردن و چوون بۆ وزارەتە ئومورە خارجەی ئامریکا داوای $1,000,000 کردن نییە. مبارزەکردن سرفەن دانانە یەک بینا و دروستکردن دوو دەفتەر و قاوکردنە خەڵکی بۆ چاو پێکەوتن نییە. مبارزەکردن هەر لەحزە، هەر سانیە، هەر چرکە، هەر خولەک ئائیستاکرێ تا تۆ بتوانی ئەو وەختە وەکو کابرای چینی لە بەرامبەر تانکێکا بویسی. کۆمەلگایە کە سەربازەکەی پێ بنی بە گازە تانکەکا بێ بەملتا شایستەی ژیانکردن نییە. معلمینێک لەوێ و مامۆستایانێک لەوێ ویسیاگن ئەو خەڵکە سرنجی ڕاناکێشی بڕوا ساعەتی سەرما لێ بدات. دیارە لە بن و کاولوگە، لە بن و نابودوگە. بۆیە ئەمە هەوێنە خاسێک بوو، تەجروبەیە خاسێک بوو، دەرسە خاسێک بوو. پس تا ئاگرا بە باوەڕە من ئەمانە لە ئامانج مرۆڤانە و کوردانی خۆیانە سەرکەوتوو بوون، حەداقەلی وەسە کەسێکی وەکو منیان تێگەیاند و یارانە منیان تێگەیاند. ئێمە ئەگەر تا دوێکە سەر لێ شێواو بووین نەمانەزانی مبارزە چۆنی شێ بکەین، چون ئینسانها عاتی جامعە بووین، تەسویرێکمان لە مبارزە نەبوو، یە شێوەیەکی ڕوتینیان بۆ ئێمە دانابووی ئەسڵحە بگریتە دەست و بڕۆیت لە کەژێدا و دانیشیت و بێتە خوار و دوو فشەک تەقینی. لەم تەسویرە دەرەچێک کە ئەبێ بە مبارزاتە مەدەنیە ناو شار کۆمەڵگا تازە فەمین مەدەنیەت یعنی چی، تازە ئەفەمین دوو نەفەر ئینسانە درۆزن کە خۆ ئەدەنە دەمی یەکتری ڕۆن لە جێگێکە بودجەیەکەگرن مبارزەی مەدەنی نەئەزانن چییە، نەدەرکیەکەن نەئیفامن. بە خوێندن کتێوە مارتن لوتر کینگیش پێی ناگەی، بە گاندیکردنیش ناوی تۆ گاندی. یەک پەیامی واتیە بزانیت تەنیای، بزانیت دەبێ خۆت لەگەڵ یا ڕوبەڕوو بووی تۆ ناوی هەڕاکەی، نایە بڕۆی بەی لە دەرگای سەفارەتی بریتانی، نایە بڕۆی داواکەی لە بابا ئەمریکا بێت یارمەتیت بە خۆت ئەمە وەزع کەس. خەڵک تفەتیەکە، خەڵک پیتەخە نەبووەکە، خەڵک هجوومە بۆەوە، خەڵک بە درۆزن ئەزانی، خەڵک بەلایەوە مهم نیە ئەو کۆمەڵگای دانیشی بە حاڵە خۆی بگریت کەمە وەزعیسی دێت خۆ بۆژیت.
تۆ ئەمە وەزعدە چ دڵخۆشیەکە دەست لەوێ خەریکێژی تۆ وەختی ئاوێنە ئەگری لە بەرامبرە جامعە لە ساتهایەکی ئاوا ئەگەر ئینسانە ئاقڵ و شۆڕژگێڕی تیاوێت مێژوو دروزەکە ڕۆژی یەکەم مانگەمەی 8 مارس ئەمانە گشتی کارگەلێکن کە کریاگن و پەیامێکیان بگۆوە ئەمیانە هۆنی گەسۆ دێ لەسەری قسەیان کردگە هەڵیان بژاردگە مامۆستایان ئەگەر چی بە مەبەستە بەرزکردنەوەی پلە هاتبن ئەگەر چی بە مەبەستە گرتنەوەی موچەیە بە بارەمتە گیریاگیان هاتبن بەڵام لە حرەکەتێکا لە ڕەنجێکا کە بە خۆیانی ئەدەن تەکانێکیان بە ئێمەدا ئێمەشیان هەڵساند ئێمە مامۆستانی موچەکەیشمان نەکەوت کە ستواوە بەڵام ئێمە مرۆڤ ئەم سەرزەمینەی گرەکمانە بزانین ڕووی ژیان چۆنە ڕووی مبارزەکردن چۆنە چۆن دانیشین بدەم یەکتری و خۆشیەکان ببیسین تاڵیەکان ببیسین دەردە دڵەکان ببیسین ئەمەی کە من وتم هەنگاوە سەرەتاییە پێخستنە مەیدانە ژڵەژیاگێکە کە وردە وردە بە هەنگاوە ئەوەڵ ئاسۆ دەرەکەوێ وردە وردە بە کردەی تۆ گۆڕانکاری دەرەکەوێت هەر بۆیە من ئەو نەزەرەی خۆم کە لەم گفتوگووا وتم بە پێویستم زانی کە یارانیش بیزانن بە پێویستم زانی ئەوانەی شەکە بەرهەڵستن بزانن تا ئێمە لە قۆناغە شانۆگەری دەربچین تا ئێمە لە قۆناغە ژەستە درۆزنانەی کۆمەڵایەتی دەربچین بڕۆینە قۆناغە واقعی ژیان وەختی چوینە قۆناغە واقعی ژیان ڕوانگەی تەکتەکە ئێمە ئەگۆڕێت دانیشتنەکانمان قسەکردنەکانمان ئەگۆڕێت پەردەکانە نێوانمان لا ئەدرێت ئیتر هەڕا ناکەین ئەگەریش قەرارە بوێسین بە یەک و ئەوێسین و ڕووبەڕوویەوینەوە کەواتە مامۆستایان بەم مانگرتنەیان ڕووبەڕوویە واقعیەتە جامعەیە ناجامعە بووبنەوە کۆمەلگای ناکۆمەلگا بووبنەوە دەسەڵاتە غاسبە سەروەت و ڕۆح و مێژوویە ئەو کۆمەلگا بووبنەوە ئەمە سەرەتایسی ئەمە وەرچەرخانێک دروسەکات بە بەشداربوونمان بە گێڕانەوەی ئەزمونەکانمان قۆناغێکی جددی ئەمان گۆڕێت لای ئەوە خۆش